ئەمەش دەرسی ئەوەی لێ وەردەگرین براکانم بانکخوازان نابێت کۆڵ بدەن، نابێت بێ ئومێد بن، نابێ واز بێنن کورە بابە ئێمە چۆن قسەشمان کرد و نەسیحەتیش هیچ سوودی نەبوو، وەڵا ئەمانە خێریان پێوە نییە. نا، با یەکێکی تر بچێ بأسلوب آخر بنفس الحق بنفس الرسالة لكن بأسلوب آخر. با کەسێکی تر بچێ شێوازێکی تر لەگەڵیان قسە بکە قەیس دەکە. ئەو نا دەی یەکێکی تریش با بچێ چی تێدایە؟ هەدەفی ئێمە هیدایەتی خەڵکە، خۆ هەدەف چییە؟ هەدەف لە ناوبردنی خەڵک نییە. کەواتە بانکخوازان نابێت بێ ئومێد بن. بۆ نمونە برایەک تەخەڕوج دەکا و خوێندنی زانستی شەرعی خوێندووە و ئێستا چوو بۆ گوندێک بۆ مزگەوتێک وتار دەدا، دووسێ وتاریدا هاتەوە بەخوا برام ئەم قەومە ئەم گوندە هیچ سوودی نییە لەگەڵیان، بۆیە نەسیحەتم وایە کەس نەچێت. ئەو نەسیحەتە مەکە، باش نییە ئەو نەسیحەت. بڵێ من چووم هەوڵی خۆمدا ئەوەندەی کە لە توانامدا بوو براکەم بۆ تۆش ناچی بەشک و خی گەور لەسەر دەستی تۆ هیدایەتیم بدە. واش مەزانەوەی تۆ کردوتە هیچ تەسیری نەبووە. نا، هەندێک جار تەسیر دەکات لە دڵ، بەڵام ماویەتی ڕەنگ بداتەوە لە کرداریدا و لە گفتاریدا. کەواتەوە مەزانە ئەوەی تۆ کردوتە لە داوە سوودی نەبووە، نەسوودی بووە، بەس پاڵێکی تری دەوێت کەسێکی تر بچێ دەکەوێتە سەر سکە و دێتە سەر ڕێگای ڕاست.